هفپیوینه که سروک هریما کورسان نیچروان بارزانی هفپیوینه که گلکی تایبت بو لگل روداوه هبو که هفپیوین چکر هفکارا ما آلا شالی او هفپیوین پیکانی سروک هریما کورسان نیچروان بارزانی چد بیشه؟ دبیجه یعنی دوی هفپیوینا تایبت بحث روش آوای کردستانی کر و از جوارا بحث بشکی جوی هفپیوینه بکم کجبو کردن روجاوا و جبو سوری گلکی گرینگه سروک نیچروان چه گوت یا گرینگ جبو ما اوه چاوا کردان لسوری بپاریزن دبیجه پیوسته کرد لشامه یک گرتی بن بیک بن خودی سوری ببینن پیوسته کردن سوری دبیجه جا ازمونا ما سوری استفاده بکن دوی همو پیکاته ده سوریا نودا بشدار ببن سروک نیچروان گوت ملگل ترکیه لگل امریکا و لگل ولاتین دن تکازی لسر پاراستنا کردان کر هر وها دبیجه ده سال 2030 دا او یکرتی چونه بغدای وان گلک دست جی به دست خواه آنین سوریه ولاتا کی پرنتاوا گوت کلتور و زمان جدا لسوریه هنه و دوی هر کس خواه ولاتیه کی سوریه ببینه و لگوری داخویانیان لگور گوتنا سروک نیچروان احمد شرع جدی دخوازه پیکاتیان پرسکریکا پیکاتیان چاره سر بکه آلا شالی اف پیوین پیکانیه لی تماشا بکه اما پیمان وایه لسوریا پیویز بوا دکات که همو پیکاتکان لناو لسوریای نوی دا بجدار بن و لم چوارچه ویش دا قصی اما بو پیکاتی کردیش هر اویه که به یک گرتویی لدمشق دبی بجدار بن دبی حزد بوا بکن که اوان صاحب مال نک میوانن دبی بزوترین کات قصی اما بو اوان لروجی یکم وواب و که پیویست بزوترین کات آلای دوی سوریا هلگرن بزوترین کات ایوا خوتان پچن بو دمشق و لتجربه ایما فیر ببن ایما لسال 2003 و ایما که چون بو بغدا که یک گرتو بوین پیک و بوین ایما توانی من دستکوتی باش و دست بین ممکنه همو اوشتانه نبون که ایما دمانویست بلان بو یکم جار دستوری عراق نصره بو یکم جار زور شد لدوای سالی هفته یعنی ریکوتنی 11 آذار دستکوتی که زور فرمی بو اوی که لبدی هات لنتیجه پیکوابون و یکبونی هزکانی کردی اما بالضبط امامان با براکان من برا کردکان من لسوریا گوتوه گوتمان ایوا دبی بچن حولی خوتان بدن و لسوریای نویدا ایوا دبی بجدار بنو تصرفاتی ایوا ناب دبی وکو خاون مال بید نک وکو میوان برستان لیره وزیری دروی سوریاتان بینی اتوانم بلین لو کۆبوونەوەدا گەشت بینن لە داهاتوو یاخۆ لە دوا ڕۆژی لە خوێ ئایندەی ڕۆژ ئاوای کوردستان و کورد لە سووریا و ڕۆڵی هەرێمی کوردستان چی لەبێ لێرەدا خۆی ڕۆڵی ئێمە یارمەتیدەر دەبێ ئێمە دەمانەوێ ئەو قسانەی ئەو دیدارەی کە من کردم لەگەڵ وەزیری دەرەوە ئێمە تاکیدمان لەسەر ئەوە کردووە کە لە سووریای نوێدا دەبێ سووریایەکی مەدەنی بێ و سووریایەک بێ کە هەموو لایەک لەناو ئایندەی ئەو وڵاتەدا خۆیان ببیننەوە هەموو پێکاتەکان بە کوردەوە بە عەرەبەوە بە مەسیحیەوە بە عەلەویەوە بە دروزەوە هەموو ئەم پێکاتانە پێویستە سووریا وڵاتێکە بە یەک ئایدۆلۆژی تایبەت بەڕێوە نابڕێ سووریا وڵاتێکی فرە قومیە و ئەم فرە زمان جیاوازە کەلتور جیاوازە پێویستی بەوە هەیە کە دەبێ هەموو لەم سووریایە خۆیان بە هاوڵاتی سووری بزانن یعنی سووریا وا بەڕێوە بدرێ قەت سووریا بەو شێوەیە بەڕێوە نابردێ یەک ئایدۆلۆژی خۆی فەرز بکە من پێم وایە ئەوەی کە ئێمە لە بۆچوونەکانی سەرۆکی سووریا دەبینین سەرۆکی بڵێن هی موقەتی سووریا دەبینین بەڕێز ئەحمەد شەرع ئێمە ئەوە بەدی دەکەین کە بەڕاستی ئەو دەیەوێ بە جددی دەیەوێ کێشەکانی سووریا حل بکاتن و ئەگەر فعلا ئەمە سیاسەتیان بێ کە تەرکیز لەسەر سووریا بکرێتن و حەلی مشکلەکانی سووریا بکرێ من دەتوانم بڵێم ئەو شایستەی ئەوەیە کە دعم بکرێ و پشتیوانی بکرێ نەک هەر ڕابوەستین و تەماشا بکەین دەبێ یارمەتی دەربێت چونکە من پێم وایە ئەمە
شانسێکی گەورەیە بۆ سووریەکان و ئەگەر لە دەست بچێ معلوم نییە بەدیلی ئەمە چ دەبێتن لە سووریا. باشە من بیستومە وەزانیومە کە بەڕێستان ڕۆڵێکی گرنگتان هەبووە لەوەی کە سووریا و ڕۆژاوای کوردستان ئاگرەکە زیاتر پەرەنەسێنێت. ئەتوانی بۆمان باسکەی؟ خۆی طبیعیە زانی بۆ ئێمە لە هەرێمی کوردستان کە ئەمەی سووریا ڕوویدا بەڕاستی ئێمەی تووشی شۆک کرد. نەک من تەسەور ناکەم بەس بۆ ئێمە شۆک بوو، من پێم وایە حتى بۆ خۆشیان بۆ خودی بەڕێز ئەحمەد شەرع و گروپەکەشی ئەوەی کە ڕوویدا و بەو سورعەتە شۆک بوو. ئەولەویەتی ئێمە لەم مەوزوعەدا ئەوە بۆ ئێمە چۆن بتوانین کورد بپارێزین لەو ئاگرە و لە پەیوەندیەکی بەردەوام بووین بە تایبەتی لەگەڵ تورکیا و بۆ پاراستن لەگەڵ تورکیا، لەگەڵ ئەمریکا، لەگەڵ لایەنێنی ئەوروپی تەرکیزی ئێمە لەسەرەوە و چۆن دەتوانین کورد بپارێزین لە ڕۆژانی یەکەمدا و من پێم وایە ئێمە لەوەدا سەرکەوتوو بووین. لەوەدا سەرکەوتوو بووین کە بتوانین ڕۆڵێک بگێڕین بۆ ئەوەی ئەو ئاگرە و ئەو شتانە کەم ببێتەوە لەسەریان و دەوری خۆشمان لەو چوارچێوەیە دیوە. طبیعی مەرحەلەی دووەم ئەوەیە وەکو عەرزم کردن ئەمانە ئێستا چۆن بتوانن بەشدار بن لە سووریای نوێ و بچن بۆ دیمەشق و ببن بەشێک لە پرۆسەی پێکهاتنی حکوومەتی نوێ لە